کاتێکا ئەو مەترسیانە هەبێ لە سەریان چونکە هەیە کامێرایان بۆ دادەنێن و گێچەڵیان پێ دەکەن تا ناچاری ئەو کارانە بکرێن وەکو هەڕەشە بەکار بێنن لە دژیان. سێهەم نەخۆشخانە دەرونیەکان ژنان تێیدا پارێزراو بن گوزەران و پێداویستیان نالەبارە پێویستە باشترینیان بۆ بکرێت باشتریان بکرێت. چوارەم ژنانی ناو زیندانەکانیش بە دەرنین لەو ئازارانە کەم تەرخەمی لایانی پەیوەندیدار هەیە چونکە ژنان هەم گەنجن هەن گەنجن تێکەڵ دانراون ژیانی بە کۆمەڵیان هەیە ئەوەش کاریگەری لەوان دەکات گەربیانەوێت گۆڕانکاری بکەن لە خۆیان ناتوانن پێویستە شوێنیان جا بکرێتەوە تێکەڵ مەکرێن بۆ ئەوەی بتوانن جارێکی تر بگەڕێنەوە ناو کۆمەلگا و کار ئاسانی بۆ بکرێ بۆمان کە بتوانین کاریان بۆ بکەین هوشیار بکرێنەوە لەو تەمەنە لاوەدا. پێنجەم سزای بکوژانی ژنان و دەستدرێژی کاران بدرێت چونکە سزانەدانی بکوژانی ژن تاوانکاران دەستدرێژی کاران هۆکارێکی ترن بۆ بەردەوامبوونی ژن کوشتن. شەشەم سنوورێک دابنرێ بۆ پەخشکردنی درامای تورکی و ئەوانەی کە زیانیان بۆ سەرزهن و دەروون و کەسایەتی تاک هەیە. حوتەم سانسۆر بخرێتە سەر بەرنامەی تیکتۆک کە مەترسێکی گەورەی لەسەر مناڵ و گەنج و گەورەکان هەیە و پێویستە ئەو کەسانەی بەتایبەت ئەو ژنانەی کە خۆیان وەکو مهەڕیج نیشان دەدەن چارەسەر بکرێن لەلایەن توێژەری دەرونی و کۆمەڵایەتیەوانە. بۆ بەڕێزان پەرلەمان و سەرۆکی پەرلەمانی کوردستان پارێزگاری سلەیمانی وەزارەتی ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ ڕێزمانە کەمپینی یەکریزی ژنان دژی توند و تیژی و داگیرکاری 6/1/2020 کەژاڵ عەبدولقادر حەمەشەریف ئەندامی کەمپینی وتەبێژی کەمپینی یەکریزی ژنان دژی توند و تیژی و داگیرکاری